بەناوی خوای گەورە ساڵتان لەوێت بینەرانی بەڕێز لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی چەپرسێکی گرنگ سەبارەت بە مەسەلەی موچە و دابەشکردنی سیستی موچە بە سیستی دابەشکردنی موچە و دۆخی دارایی هەرێم لە ساڵی نوێدار و مەسەلەی زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان دەکەین. کاکعەلی بەخێر سوپاس بۆ سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە مەسەلەی موچەوە دەست پێ بکەین سەرڕایەوەی کە لەبەر بەهۆی پشتۆوە کە ڕایانگەیاندە و موچەی مانگی 12 زیاتر لە 8 ڕۆژێک دواکەوت دابەشکردنەکەی. ئێستا بۆچی وا بە سیستی دابەش دەکرێت ڕۆژە وەزارەتە ئێستا 3 وەزارەت تەندروستی و پێشمەرگە لەگەڵ دارایی موچیان وەرگرتووە. وەکارەکەی چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسانەکەم. طبعا موچە لە کوردستانە کۆمەڵی کێشەی گەورەی هەیە لەسەروی هەمویانەوە ئەوە نەوتە لە بەرمیلێ نەوت نزیکەی $100 مێنێتەوە کە 512 ملیارد دینارەکە مانگانە 512 ملیارد دیناری نەوتت هەیە. ئەنتراوە دەگەرێتەوە بۆ وەزارەت. بەڵێ ئەمە پوختەی داهاتی پێڵێن پوختەی داهاتواتە دوای خەرجی شەریکات و کرێی بۆری و ڕبحی شەریکات و ئەوانە ئەوە ئەگەڕێتەوە بڕێکی کەمە. بەڵێ ئەوەی تری ئەمێنێتەوە داهاتی ناوخۆیە بەداخەوە داهاتی ناوخۆ ئێستا بۆ نمونە تا ئێستا داهاتی ناوخۆی مانگی پێشوو نەگەڕاوەتەوە. مانگی 12 بەڵێ ناخۆ گەر داهاتی 12 بگەڕێتەوە و پارەی نەوتەکە تا ڕادێکی زۆر بەشێکی موچە تقریبا تەواو بێ بەشێکی هەرە زۆر ئەگەر هەمووشی بگەڕێتەوە هەمووی تەواو بێ کە ئێستا ورد باسێکم بۆتان و ئەمێنێتەوە 200 ملیارەکەی بەخا. ئەمان خاویەکەنەوە پرۆسەکە ئەگەر نایسە مەسەن بەس 512 ملیارەکەش بکەن تقریبا لە 160 وەزارەت و دام و دەستگاکان و بەخانە نشینیشەوە وەریەگرێ. پرۆسەکە خاوەکەن و بەشکی ڕەبتی بەم داهاتی ناوخۆیە بەداخەوە کە کاکەکەیم داهاتی ناوخۆ کێشێکی گەورەیە کەس قسەی لەسەر ناکە. بە داهاتی ناوخۆ توانی بیسەلمێنی شتێنی نایە حکومەت و خەزیێنەی حکومەت و خەزیێنەی دەوڵەت و وەزارەتی دارایی و ئەوانە بێ. چۆن ئێستا لە هەرێمی کوردستانە جگە لە ئەو 512 ملیارەی نەوت باسم کرد و ئەگەر پارەکەی بەختاش بێت کە دێتە مانگەش بۆ تەواوکردنی موچە ئیدارەی سلێمانی لە 143دا هەر بە فەرمانبەرەکانی سنووری خۆی واتە پارە نانێرێ بۆ هەولێر بە لە 143 موچەی ئەم سنوورە تەواوەکە. پارتیش یا ئیدارەی هەولێر و دۆک بە لە 157 پارەی سنووری خۆیان تەواوەکە. پرسیاری ئەوە ناکرێت تۆ داهات چەنە لە سلێمانی تۆ لە هەولێر و دۆک چەنە. سلێمانی تۆ 7 ملیار دینار بدە ئێستا وادانراوە هەولێر و دۆک تۆش 93 ملیار دینار بدە زۆرت هەیە کەمت هەیە نیتە 43 بە 57. هەمان پارەکان زۆر زیاترن لەم 7 ملیار و 93 ملیارە کە من لە وتریش دواتر باسێکم. هەموو پرۆژەکانی سلێمانی ئەگەر بکرێ کە ناکرێ مەسەن ڕێگاوبانە جادەیە ئاوە خەدەماتە دەیان پرۆژەیە کە وەساون ئەبێت لە داهاتی سلێمانی خۆی بێ. دەرمان بۆ سلێمانی بێت لە داهاتی سلێمانی خۆی بێ. نەسرەی دەوائیرەکانە بێت لە داهاتی سلێمانی خۆی بێ. خواردنی سزن و نەخۆشخانەکانە بێت لە داهاتی سلێمانی خۆی بێ. نەسرەی دژە تیرۆر و هێزی هەفتە و موەسسە ئەمنی و حزبەکان هەرە بێت لە داهاتی سلێمانی خۆی بێ. وە گەندەڵی و دزی و قاچاقیەکانی سلێمان شە لەسەر حسابی داهات و خەڵکی سلێمانیە. واتە من مەسەن جاران باس مەکرێ وت لە باشماق قاچاقیە طبعا ێستش باسێکم کە هەیە کاکە عەلی با ئەمان بیکەن بۆ پارتی بیخوای بۆ باسێوێن کاکە لە پارتی کەم ناکەیتەوە لە حکومەت هێرێم کەم ناکەیتەوە دۆلارێک لە باشماق داهات کەم کایە قاچاقی بکرێ پارە لە خەڵکی سلێمانیە بڕێت. هیچ ڕەبتی با هەولێر و دۆک نییە چونکە هەموو مەشارێع بەم داهاتێ قاچاقیەکەکەی لە باشماق یا گەندەڵیەکەکەی لە داهاتە یا یەکێ پارەی کارەبانادا ئەوە لە دەرمان و طبعا یەک مەبەستم کۆمپانیا و ئەحزاب و چی ئەمە لە داهات و پارەی خەڵکی ئەمە هیچ ڕەبتێ لە بینی داهاتی هەولێر و سلێمانی و حکومەت و شتانە نییە تا شەرعیەت. بە هەمان شێوە کۆمپانیەکان کە منە ماوە کەیسەکەی بڵاوکەمە و زۆریشمەوە خەریکم کە لە برایم خەلیل گومرگ نادەن زەرەر لە هەولێر و دۆکە دەنا هیچ ڕەبتی بە سلێمانیەوە نییە چونکە سنتێکی برایم خەلیل نایە بۆ پارێزگای سلێمانی سنتێکی
حاجۆمەران نایە بۆ پارێزگای سلێمانی وەک چۆن سنتێکی باشماخ و پەروێزخانیش ناچێت واتە تو ئیدارەیەکی 100% هەیە ئیتر لێرە بوونی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بەخوامان هەمووی زیاد ئەوانەمان بۆچی مادەم بەناو وەزارەتی بەڵێ کێ هەیە ئەڵێ ئەم قسەی عەلیوانیە لە دابەشکردنی داهاتە دوو ئیدارەیە من طبعا هەموو بەڵگەکە ئەچینە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لە هەر کەناڵ و شوێنێکی شەوان پێ هەرچێ ئەڵێ وانی هەرچێ ئەڵێ ئەم دوو ئیدارەیە نییە لە داهات لە خەرجیە دایان پرۆژە لە سلێمانی وەساوە من خۆم پرۆژانە بە دوایچم کاک حەکیم خۆمە قسە نییە بە وەزیر ئەڵێم بە فڵان کاکە و پرۆژە ئەو ئەنجومەنی وەزیر کاکە وەڵای ئەمری سەرفی دەرچووە لە حکومەت ئەمری سەرف جیاوازە لە سەرف خەڵک تێکەڵێکە ها مەسەن ئەنووسێ لە ژێر فەرمانی سەرۆکی حکومەتە بڕیارماندا بۆ نمونە 4 ملیار دینار بۆ پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە تەرخانکەین ئەمە ئەمری سەرفە دوای تەرخانکرا و کتابێ ئەی چۆن سەرفیکەین لە داهاتی سلێمانی عینیشت بۆ دهۆکیش بۆ هەولێریش تێگەی ئەمە پێوتێت دوو ئیدارەی 100% جا من بۆیە دایماڵێم من تەمەنامە کرد حکوومەتێکی هەرێمی یەکگرتووی باشمان بەڵام کە ئەمە هەیە ئاوایە ئایا بەڕسمی بکرێتە دوو ئیدارەی باشتر نییە بۆ ئەوەی بۆ باشترە ئێمە لە سلێمانی نەخێن ڕێی ڕانیەوە 10 ساڵە تەواو نابێت ڕێی گەرمیان دەربەریخان ئاو نییە خەڵک خۆشی پێ بشووە بۆ ئاوەکەی لەبەر ئەوەی ئەو جیوەی تایە کارچی بەرپرسەویت بە جیوە ژێراوی کراوما لە ماوەی ڕابردووە با بەوە خەڵک دەربەرخان و ڕۆژەی خواتەوە چونکە هەرچی زێرابی هەڵەبجە و سلێمانی و تانجەرە و دار و بەردەچێتە سیروانەوە بەبێ فلتەرێشن بۆ بیخوا هەمووی توش سەرەتان نەخۆش پێز بوو باشە پارەی ئەم پرۆژانە لەڵێ داهاتی سلێمانی ئەچی داهات نییە باش بەس بۆچی دەڵێ دوو ئیدارەی بێسە بۆ دوو ئیدارەی بێ باشتر ئەو کاتە خەڵکی دەربەنی خانڕانیە سلێمانی گەرمیان بزانن کێ بەرپرسە ئێستا یەکێتی ئەڵێ خەتای حکوومەتەکەی پارتیە پارە نانێری ڕاستیشەکە پارتیش ئەڵێ خەتای یەکێتیە داهاتەکە ئەبا بۆ خۆی گەندەڵی تیاکە باش کۆی ناکاتەوە قاچاخیەکە ئەو کاتە هیچ بێزای خەتای کێیە ئەزانین یەخەی کێ بگرین کورێزان خۆپشاندان لەسەر کێ بکا خەڵک من ئەزانم خەتای چیە باشە تۆ خەتایەکە چۆن خەتای هەردووچیانە حکومەت ئەگەر هەیە حکومەت ئەبێ عەدالەت بێ پارەی کوردستان بە ڕێکوپێکی کۆ بێتەوە لەکوێ قاچاخیە گەندەڵی هەیە نێڵڕێ کە بە ڕێکوپێکی کۆ بۆ دوای بە عەدالەت دابەشکرێ ناکرێ باشما خۆکو برایم خەلیل نییە ئەگەر گەندەڵیشی تیان نەکرێ لە ڕووی جوڵەی بازرگانی کاکەیان هەموو کاڵای عێراق بە کوردستان و عێراقەوە لە تورکیا و ئەوروپا و دەرەوە بێ بە برایم خەلیلا دێ تاکە مەرزی هەموو عێراقە بەڵام باشماخ و پەروێزخان تاکە مەرز نین لەگەڵ ئێرانە دەیان مەرزیتر هەیە وانە دەیان نەعەفو کۆی گشتی 18 مەرزە بە لاوەکی وینەکان بەڵام لە باشماخ قاچاخی هەیە بەڵێ هەیە تو ئەبێ قاچاخیە نەیەڵی ئەبێ داهاتەکە ڕێکخەیتەوە نەک سزای هەموو خەڵکی سلێمانی بی ئێستا حکوومەت سزای هەموو خەڵکی پارێزگای سلێمانیەدا واتە لە چیدایە ئێسزاکە لەمایە ئەڵێ لە سلێمانی پارە هەیە دەرمان هەیە پارە نییە دەرمان نییە پارە هەیە بڕۆ عملیات کە پارە نیە عملیات نییە پارە هەیە جادە هەیە پارە نییە جادە نییە داهاتی خۆتان بۆ خۆتان باشە من داهاتی خۆم بۆ خۆم بێ ڕسوماتی خۆم هەر بۆ مەشارەعەکانی خۆم بێ پارە هەبێ پارە بێ ئیشم بەم حکومەتە چییە ئەنیتر من چیشێکم بە وەزارەتی دارە ئەو مۆزەف چیشێکم بە ئەنجومەنی وەزیرانی 3000 مۆزەفیە چیشێکم بە سەرۆکایەتی هەرێم هەیە ئەم هەموو مۆزەف و لەشکر و سوپایە چیشێکم پێ هەیە باشە یعنی هەموو شکلین بەڵام کەس نایەوێ کاکەکیان هیچ بەرپرسێکی حکومی بۆ ئەوەی شەرعیەت بدەن بەم شتە دیکۆریە نایانەوێ ئەم ڕاستی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکومەت ئەوانە وەزارەتی یارە بە زیاد دەزانێت بەڵێ سەیکە کاکێکیان حکومەت چییە؟ هێزی چەکدار و ئەمنیە لەگەڵ دارایی و خەرجیە زیاتر نییە زیاتر نییە لەم زیاتر نییە لەم هێزی چەکدار و ئەمنی ئەوە دابش کراوە بە عەلەنی دارایی و خەرجیش دابش کراوە بە عەلەنی من پێ دەڵێم سنتێکی برایم خەلیل نایە بۆ ئەم سنوورە سنتێکی باشماخ و پەروێزخانیش ناچێ بۆ ئەو سنوورە هەموو مەشارعی ئەم سنوورە لەسەر خۆیەتی مەشارعی و سنوورەش لەسەر خۆیەتی دەرمان و نەخۆش و خەرجی و نەسریە و فستیڤاڵی دۆک مەسەلەن لە داهاتی هەولێر و دۆکە فستیڤاڵی سلێمان لە داهاتی سلێمان هەموو شت دژە تیرۆری ئەملا لە حسابی ئەملا لە نەسریە و
باج و زەریبەی خەڵکە مەسووفی جەتیرۆری ئەولا لە باج و زەریبەی خەڵکە مەسووفی یعنی ئەبێ ئەمە ڕاستگویانە بە خەڵک بوترێ بەس ئێستا تۆ پێت باشە حکوومەتی هەرێمەڵ بۆشێتەوە بێتە دوو ئیدارە یاخود من کاک حەکیم من ئەم نیشتیمان ئێمە دڵسۆزی ئەم نیشتیمانەی ئەوانە دڵسۆزی ئەم نیشتیمانە نین شەو ڕۆژ دزیلیەکەن لای من نیشتیمان پەروەر ئەوەیە دزی لە هاو نیشتیمانیەکانی نەکە نەقسەی گەورەی بۆ بکە نیشتیمان پەروەر ئەو کەسەیە کە بەرگری لە قوت و ژیان و کەرامەتی میلەتکە نیشتیمان پەروەر ئەوە نییە لەسەر حسابی میلەت خاوەنی $100 ملیۆن بێ و دەیان سایت و کەناڵ و پەیج و کۆمپانیا و بردنە دەرەوە و پارە و ممتەلەکاتی هەبێ و بڵێ ئێمە دڵسۆزی نیشتیمانین بەڵام دوو ڕێگە لە پێشە یا حکوومەتێکی ڕێک و پێکی یەکگرتوو هەبێ یا بە ئاشکرا بێ بە دوو ئیدارەی بەڵێ مردێ ناوی دوو ئیدارە بێ با بناوی دوو ئیمارەت بێ با ناوی دوو هەریەم بێ با ناوی دوو بەڕێوەبردن بێ با ناوی دوو فۆرم بێ لە چوارچوێ هەری بەڵام بۆ ئەوەی بزانین چێ مەسوولە لە حیاتی ئەم خەڵکە و مەسوفاتیش کەم بکەینەوە خۆ مەم وەزارەتە مەسوفاتی زیادە من یەک نمونە بۆ باس کەم کە مەسوفاتی زیادە مەسەلەن ئەمانەوێت شەقامەکەی کەلار سولفەیەکی بۆ تەرخانکەین چی ڕووەتە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ نووساوەکە و بڕۆکەی تەخسیسەکە ئەڕوا بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێ بوو باش ئەوانیش پێیاچنەوە ئەڕاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوانیش بڕیاری لێدەن پارەکە پەسەند دەکرێت دوای دێتەوە ئەبێ لە داهاتی سلێمانی بۆی خەرجکرێتەوە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان هەر لێرە نووساوەکە پەسەند کرێ و بڕوا لە بەڕێوەبەرایەتی گشتی بڵعەف و بڕوا لە بانکی هەریەم سەرفیکا ئەم هەموو ڕۆتیناتەش کەم ناکرێتەوە یعنی هەر یەک شتە چەندێ پارە هەیە ئەوەنەی ئێستا سلێمانی مەسەن دەهەن پرۆژە قەراری لێدراوە تۆ بەیانی بە دوواداچوونیە بکەن بە پەیامنێری ڕانیە بڵێن ئەم ساڵ و پار حکومەت بڕیاری لە چەند پرۆژە دراوە لە ڕانیە زۆر هاتن ئەفتیتاح یەک مەنەسەی جوانی ڕێک و پێکشیاندانە بڵێ ئەی چەندی جێبەجێکرا هەمووی وەسا بۆ وڵا کاکە ئێمە قەراربان لێداوە بەڵام بێت لە داهاتی سلێمانی خۆی بێت لە سلێمانی شەڵەن داهات نییە چا قەرار بێت داهاتی سلێم یعنی شت حەق نییە بکرێت بە منەت بەسەر خەڵک سلێمانی ئەزێستە تۆ بۆ دەربازبوونی ئەم قەیرانە حکوومەتێکی ڕێکوپێک یان کاکە ئێستا نەیەک ئیدارەیە نە دوو ئیدارەیە هیچ نییە بێ ئیدارەیە بێ ئیدارەیە فەوزایە کەس بە کەس نییە زەویان نەهێشت بزنسیان نەهێشت هیچیان نەهێشت کەسابەتیان نەهێشت بابە ئێستا ئەوەی دوکانداری ژەوای لات وەڵە زەرە دەکەم نەک لەبەرەوەی شت بە شتەکانی بە هەرزانترە فرۆشێ لەبەرەوەی ڕۆژێ خاشاک ڕۆژێ پارەی تابلۆ ڕۆژێ باچ ڕۆژێ نوێکردنەوە ڕۆژێ کۆمپانیا ڕۆژێ سزا دراوەتەوە ئەوەنە ئەرکیان لەو لاشەوە چی پێشکەشەکەی خۆ لە دنیا وایە چیمەیەتی و چی پێشکەشەکەی خەدەماتە چییە بۆیە ئەم بێ ئیدارەیە زۆر زۆر خەتەرە ینی حەق نییە بڵین ینی زۆر جا من بە ناساری دەربڕین دوو ئیدارەی بەکارێنم بەس بەخوا ینی ئێرە ئیدارەیە ئەمە کەی ئیدارەیە ئەمە کەی ئیدارەیە بەس کە داهاتی سلێمانی کەم بۆتەوە کارەکەی کێڵەکەم بۆتەوە کێڵەکەم بۆتەوە تۆ ناڵی پارەی پرۆژەکان نایچێت سەرفی ناکەن کاکە کەم نەبووتەوە ڕاست نییە داهاتی مانگی پێشووی سلێمانی کارەبا بەس 73 میلیارد دینار بووە بەس کارەبا لە تەمەنی سلێمانیە 50 میلیاریش نەبووە 73 میلیارد بوو لە تەمەنی سلێمانیە باش بەس ئەوەی کە گەڕانیوانەتەوە بۆ وەزارەتی دارایی 7 میلیارد بوو ئەوەی کە بۆست تێکەڵی من لە تەمەنی پارێزگای سلێمانیە باشە نەک مانگی پێشتر چل بووە مانگە 73 بوو واتە لە تەمەنی پارێزگای سلێمانیە نەگەشتۆتە 50 میلیارد ئەم مانگە 73 میلیارد بووە هەموو تەمویلی سلێمانی بۆ موچە 70 میلیارە تێگەی ئەمە ئەی خاڵە سنووریەکان خاڵە سنووریەکانی سیگەی 50 میلیارە ئەی ڕسومات ئەی باجی عقار ئەی باجی دەخل ئەی ئەوانی تر ئەی مرور ئێ باشە تۆ بەس کارەبات 73 میلیارد دینارە بۆ تەمویلی موچە 70 دەی ئەوی تری پرۆژەکان وەساون ئەوی تری بە هەموو پرۆژەکان و خەرجەکانی ترەوە نزیکەی 15 میلیارد ئەو بوو بە 85 میلیارد بابە من پێتەڵێم داهاتی سێشوە نزیکەی 120 میلیارە ئەو لا شوایە بۆستە هەموو هەولێر 93 میلیارد تەمویلی موچەیە ئەو مانگی ڕابردوو 93 میلیارد بوو مانگی 11 موچەیە تەمویلی موچەیەەکە بەس برایم خەیل و حاجیۆ بەلان 110 میلیارە
باز ئیبراهیم خێل و حاج عومەرە ئەی کارەبای هەولێر ئەی کارەبای دهۆک ئەی کرێ ئاو ئەی ڕسومات ئەی باج ئەی باجی دەخل ئەی عقار ئەی نوێکردنەوەی کرێی ساڵانە ئەی زەڕیب ئەی دار ئەی ها چی لێ دەکەن کێ دەیبات کوا کاکە شتێ نییە ناوی خەزیێنەوە ئەم حکومەتە حکومەتێکی فاشیلە وەزارەتی دارایی فەشەلی هێناوە لەم پرۆسا بۆ نیان و تەمە حساباتەکەی حساباتی بانکی ئەگەر من ڕاستەوخۆ بە حساب بانکی زەریبەکەی خۆم بم گومرگەکەی خۆم بم سیستەمەکەی خۆم بم ڕێک بچێتەوە بۆ خەزیێنەی وەزارەتی دارایی کەواتە هەمووی ڕۆژانە کۆ بێتەوە نەک وەزارەتی دارایی چاوەڕێکە مانگانە کاک عەبدوڕەحمانی بانقی هەرێم بەشکم 7 ملیارەکە بنێرێ کاک مەولودیش ئەوەی بانکەکانی 93 ملیارەکە بنێرێ هەر چۆن بێ موچە تەواوکەین واتە لای ئەوان لای خەزیێنی دەوڵەت نییە ئەمیش بەخوا هەفتاکە نییە و نەماوە ئەی ماوە ئەی بۆ نەماوەڕۆبەری بانکێک لە وەزارەتی دارایی کاکە دوو ئیدارەیە نە دوو ئیدارەکە دەسەڵاتیانەیە خۆ بەڕێوەبەری بانک مۆزەفێکە چێ لای بم حزب هەژمونی هەیە ئەمە ئەم حزبڕانیەی لە کوردستانە هەیە باش ئەی بۆ وەزیری دارایی قسەیەک ناکە بەباری یەک ڕوونکردنەوەیاندار لەسەر من بوو لەسەر من و گۆڕان بوو لە کاتێک ئەوان حملەیان کردو لە انتخابات داسوەر بەقوت من حملە نەکرد لە انتخابات دەرنەکەوتوم هەنووت ئەوانەی بەم زمانە قسەیەکەن وەزعی خۆیان و حزبەکانیان بینی لە انتخابات ئێ بابێەوە حملەتان کرد و گەڕان و سفر کورسیتانێنە خۆ من حملەم نەکرد تا خەڵک وەزعی ئێمەمانان ببینیە ئێسەشەوە ئێمەی ماوینەتەوە لە بەرەی خەڵکە شەڕەکەین بەس ئەو زانێرە ڕاست بوو ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی کە وەڵامی جەنابەتیاندا و لە ئەنجومەنی وەزیران نووسرا وەڵای جا نەک وەزیری دارایی لە ئەنجومەنی وەزیرانەوە نووسرابێ زۆر خراپە وەزارەتی دارایی خۆی نووسیبێتی دوو جار زۆر خراپە چونکە تۆ نەدەسڵاتی بەسەر داهاتا هەبێ و نەدەسڵاتی بەسەر خەرجیا هەبێ حەقیشی قسەی چی هەردوی چیە دێ باش با بین سەر موچەکە باسی نەوتت کرد وتت 512 ملیارە ئەو 512 ملیارە ئێستا گەڕاوەتەوە بۆ وەزارەتی بەڵێ بەڵێ بانگانەیە بێ بگەڕێتەوە ینی مانگی 12 سەگەراوە بەڵێ بەڵێ سەوا بزە ئەم موچەی کە ئەیدەن لەوەیە باشە بەس 512 تقریبا بەشی 160 موچە ناکە بۆچی خاویەکەنەوە نەک نیوەی بدەن نیوەکەی دە یەکجاری بوەسێ ئەنە وردە بۆی نەوەسێ تا داهاتی ناوخۆکە 43 بە 57ەکە گەڕێتەوە بەس ئەوەی وتت داهاتی ناوخۆشە نەگەڕاوەتەوە بۆ 12 بەڵێ ئەی 200 میلیارەکەەوە بریارە بە ئەی ئەوەی هاوپەیمانان نایەت هاوپەیمانان خۆیان دایرەکرد ئەیدەنەوە وەزارەتی پێشمەرکە ینی تەسلیمی حکومەتی هەرێ موشتی ناکە باش ئەی سەبارەت بە بۆ نمونە لیستی موچە باز دەکەی کە زیاد بووە پێشتر وەزیری دارایی لە کابینی پێشوودەی و 881 ملیارە ئەو ڕۆژە لیژنی دارایی بەراسوونیان کرده بوو دەڵێن 901 ملیارە هۆکاری چێ ئەو زیادبوون و خەڵک لێرە و لێ هەر تەعین کراوە لەبەت هەیە ماوەی ڕابردوو مەسەن لە پارێزگای دۆ گشمارەیە کرا لێرە و لێوێ کراوە تەرفیع بەدڵنیاییەوە ساوە بەڵام تەرفیعی هێزەکانی ناوخۆ کرا لە ماوەی ڕابردووە ئەوەش کاریگەریەکی کردووە و علاوە کاریگەریەکی جوزئی هەیە زۆرنە علاوە کاریگەریەکی جوزئی هەیە بەڵام ئەوەی کە من ئەزانم 873 ملیارە ئەمان خۆیان وەکو موچە تەرخانیەکەن باقیەکەی هاوپەیمانان ئەیداتەوە باش وەزارەتی پێشمەرگۆ دەکاتە 901 ئەوەکەیتر هاوپەیمانان باش لەسەر موچەی مانگی یەک یاخود چی بەسەر ئەوەی کە دابەشی دەکەنڵێن موچەی مانگی 12 وایە لێبڕین ئەگەری هەیە لێبڕین دەست پێ بکاتەوە ئەوەی من بیستومە باشە ئەوەی من بیستومە مناقەشەی ئەوەیان هەیە ئەگەر بەغدابی بڕێ من تەمە ناکەی نەی بڕێ بەردەوام بێت چکە ئەمانە باکیان بەوە نییە باکیان بەوە نییە ئەگەر بەغدا بیبڕێ ڕەنگە لێبڕین بێنەوە ڕێژەکەی چەنە نازانم باشە بەس دیوانی چاودێری دارایی بەغداش لێرەیە لە هەرێمە ئێواگەدارن بەداچوونیان چییە باز دەبوو لە حسابڵێ وردبینیەکەن و ئەوەی من بیستومەتەوە هەندێک ڕەخنە و سەرنجیان هەیە و وردبینی لە حساباتاکەن و ئەوانیشم دوو ئیدارەی شتێزانن باش بەس دیوانی چاودێری دارایی خۆمان وەکو عێراق ڕێگەی پێدەرێ لێ کۆڕینەوە بکات من دیواری چاودێری هەرێم لێکۆڵنەوەی سەرتاسەری ناکەم مەسەن تاسر لە نەوتی نەکردووە ئەم 43 بە 57 و دوای چۆن پارەکە چی لێ و ئەم تەفاسێ بەڵام بەچێتە وەزارەتی چێتە دایرێ راپۆرتیانێ و بەشێکی راپۆرتەکان شتی باشن ها راپۆرتی باشن بەڵام ئەزین چۆنە کاک حەکیم ئەبێتەوە بقەناعەت بەوە بکەی حەزب لە حکومەت شترە باش لە دادگا شترە من خۆم لەوانەیە ڕۆژ نییە دۆسیە نەنێرم چ بۆ نەزانێت چ بۆ داواکاری گشتی چ بۆ ئەوە هەنی تۆ قەت تەسەور مەکە ڕۆژێ
سەرۆکی حکوومەت یا جێگری سەرۆکی حکوومەت یا وەزیرەکان بترێنە دادگا. چاوەڕێ ناکەین؟ نا بەڵام ئەمڕۆ کۆمەڵی گەنج ئەویان بڵاوکراوە ڤیدیۆی کە کتێبخانەکەی پیرەمەگرونیان سووتان بوو. ئێمە تەژیعی سووتانی کتێبخان ناکەین. خەڵک ئەو کتێبخانە ئێستا تعمیرەکرێت لە پارەی خەڵک خۆ چییە؟ بە سووتانە نەڕووخا حکوومەت هیچیش ڕووی نەدا. تەژی ئەو ناکەین، بەڵام ئەبێ ئەوەیش کاکە بێ بدرێتە دادگا. ینی ئەزانین چۆن تۆ نابێ بیانویان بیتە دەسەوە، نابێ بیانوێ ئەو کتێبخانە کتێب چی کتێب سووتێنی ئەزانین چۆنە ڕەوایە کەسێک ڕوبەڕوویەوە بۆ سزا بدرێ بەس ئەو سزایە بەس بوو قسە لەسەوە قسەسا بۆ فەقیرە کاشە تۆ بڕۆ ئەوە چی کتێبخانە کاکە لەوانێ بڕۆ کۆترێ بتڵێ غاز بت لەوانێ 5 ساڵ 4 ساڵ سجن کاکەوانەی بادینان 6 ساڵ سجن لەسەر هیچ دێنی سەر مەسەلەی باج و سکاڵا تۆمارکردنیەوە بەس وەکو دۆخی دارایی خۆت پێشبینی چیە بۆ دۆخی دارایی لە 2022 بۆ موچەیە بۆ دۆخی دارایی هەرێم ئەتوانین تەوەقوعات بکەین، بەڵام کێشەکەی ئێمە دەستی حکومڕانیەکەیە. شەنسە تەوەقوعات دەتوانین بکەین بۆ داهاتی ناوخۆڵ وەشتوانین پێشبینیار و پێشبینی بکەین چۆن ئەکرێ زیاد کرێ بۆ نەوت پیاچوونەوەکان لەکوێ بکرێ، عقودی بۆری خەلەلەکانی چین، کۆستڕی کەفەری و گەڕانەوەی خەرجی شەریکەکان بەڵام کە تۆ داهاتە خەزێنەیەکی یەکگرتو نەبێ ئەوەی پێشتر باسمان کرد ئەم قەرار بدا ئەمانە چەند و ئەوش بڵێ ئەو 43دا منیش 57 ئیتر پێشبینیکردن هەڵەیە ئێبێ مێشکی ئەم کاکانەی ئەم لە ئەو کاکانەی ئەو لا بخوێن توانێت چەند بن بە حکوومەت ئێوە ناخوێنرێتەوە مێشک ناخوێنیشان ناخوێنرێتەوە نە مێشک ناخوێنرێتەوە. بابا گیفیان دیارە کە خاوەنی $100 ملیۆن و بەڵتی ملیۆنێرن لەسەر حسابی ئەم میلەتە ڕەش و ڕوتە، بەڵام لە گیرفانی خۆیان و کۆمپانیەکانیان چیان کرد؟ مەسەن ئەو کۆمپانیانەی لە هەولێر نزیکن لە دەسەڵاتداران مەحسوبن لەسەر ئەوان یا لەسەر حسابی خەڵکی هەولێر نەوتی هەولێر زەوی هەولێر بوون بە خاوەنی $100 ملیۆن لە ستێر، لە سەلاحەدین، لە لاناس، لە خۆشناو، لە سەلوانێ زۆریانم لە بچێت لە دابین لە کێ لە هەمویان ئەوانەی بە پرۆژەی نیشتەجێبوونەکان لە هێمن گروپ لە هیوا گروپ لە فلان کەسیان دیدارێکیان پێشکەش نەکرد بۆ قەرەبووی لافاوەکە سەرمایەدارەکانی سلێمانی کردیان 4 ملیاریان کرد هەرچەنە کەمەوەی سلێمانی نە خۆ 4 ملیارەکەیان کرد یەخوا دەستیان خۆش بێ، بەڵام ئەرکی کۆمپانیەکانی هەولێر نەبوو زیاترکەن چکە ئەوان لەسەر حسابی خەڵکی هەولێر وەک چۆن ێستا دەرمان نییە لە نەخۆشخانەکانی سلێمانیا کۆمپانیەکانی ئێرە بێدەنگیان لێ کردو هەرچەنە ئەرکی ئەوانیش نییە ئەرکی حکوومەتە پێش ئەوان، بەڵام کە گەشتە ئەوە ئەبێ مەسەن ئەو کۆمپانیای کۆهۆکارە من لە پەرلەمانیش خشتەکەم عینم کرد کەسیان سزا دەلیژنی لە کۆڵینەوە کورا دینارێکیان لێ نەسەندووە کورە نەوەڵا سزاجی ینی ئەوەی کە ماڵی خەڵکی کرد بە ناو قڕ و لافاوە سیارەی خەڵکی ژێر ئاو کرد کەس پێ نەوت بەری چاو کلیپێەوە کە لە کاتێکا بە قانون ئەو مهندیسە ئەو شارەوانیە ئەو کەسەی کە هۆکار بوو بۆمە ئەبووە ئەوانە زیندانی بکەن و ئەوانە قەرەبوویە و خەڵکە بکەن نەک منداڵە لە هەڵەبجەوە دەخیلەکەی خۆی دەستی خۆش بێ بنەوە سارد ناکەمەوە دەخیلەکەی خۆی بشکێنێ لە هەڵەبجە و دەربەنی خانەوە زین چۆنە زۆر قرسە کۆمپانیای لالاف 27,000 وحدەی سەکەنی دروست کردویە دروستەکە 27,000 وحدەی سەکەنی لەسەر حسابی خەڵکی هەولێر ملیۆنان دۆلار پێیاکە باش چۆنە و کێی لە پشتە و نزبەکان چێمە شتێکی ترن ئەو دەست نەکا بە باخەڵیا $5 ملیۆن با بەڵام مناڵێکی هەڵەبجەی شەهید 10,000 دیناری بێ 10,000ەکە بنێری خوایب نییە تۆ ئەگەر زەوی هەولێر و خاکی هەولێر و مشتری هەولێر نەبێ ئەم هەموو زەویە نایبۆ نەدێتێت لە هەموو گۆشە ڕەنگینەکانی هەولێرە شوقەیە 3 دەفتەری تێچەبی دەیتە 10 دەفتەر ببنە خاوەنی ببنە مەڵتی ملیۆنێر لەسەر حسابی ئەو خەڵکە بەڵام ئامادە نەبی ئەعلان کرا چەند کۆمپانیای هەولێر ئەگەر ئەو کۆمپانیانەیەکی 2-3 ملیۆن دۆلاریان باە باش کە باسم کردن هەمووی بەجیادەوە قەرەب باش بەس ئێستا ئەرکی کێک قەرەبوویان کاتەوە چووکە خەڵکی زۆر زیان خەڵک لەگەڵ دەوڵەتە وێران بوو خەڵکان دەڵێن 21 ملیارە ئەو ڕۆژە باس کە 6 ملیارێک ئەرکی دەوڵەتە خۆی بتوێ و نەتوێ ئەرکی دەوڵەتە بەڵام دەوڵەت ئەبێ میکانیزم بۆ ئەمە بدۆزێتەوە بۆ نمونە بەرپرس یعنی یا بە یەکشتی زۆر بەقوتت بۆ باسکە باش ئەم زێڕین و
زەیتون و زەیتون پڵەسە باشە نانەوت پرۆژەکانی وەبەرهێنان بۆ چارەسەری پرۆژێک کێشەی نیشتەجێبوونە باشە کە لەسەر ئەو ئاوەڕۆیان گرت و vێلا بفرۆشە و دەوڵەمەند بە و ئێستا ڕێڕەوی ئاوەڕۆیان گۆڕی بە ئارەسەی دارەتەوە ئەزانی ئەو مەشروعە گەورە بە هەمووی 20 ماڵی کوردی تیان نییە بیزماڵی کوردی نەکۆ قانونیانکە بۆی پاغاری فرۆش خۆ من کورد و عەرەب لای منیە گوگڵ کوێکن هاوڵاتی عێراقیە باوەڕم بە کاکنەوشیان دایمە ئەوت فشە قەومی نییە فشە قەومی بەڵام تۆ بۆ خەڵکی نەکردووە ئیتر فشەمان بەسەر ئەمەکەنی چەند یەکەی نیشتەجێبوون پێشبینی زۆر ئێستا لە سا 73 کڕیارانی پرۆژەکانی سەکەن لە هەولێر هاوڵاتیانی عێراقی عەرەب زبانن با بڵێن نەڵێن بۆ هەندێک برادەوان نزانن ڕەگەز پەرستوانین مەبەستم جیاکاری ئین نییە مەبەستم جیاکاری نەتەوەی نییە باسیەوەیە کە باسندێک نیشتەجێبوون بۆ چارەسەری کرێنشینی مەبەستم چییە دووسێ مەبەستم هەیە لەمە یەکەم بەڵێ هاوڵاتی هەولێر بۆ هەیە لە بەغابژی بەغا بۆ هەیە لە هەولێر دەستوری عێراق ڕێگەی بەبەدا و کەس ناتوانێت ڕێگری لێکە بەڵام کە یاسای وەبەرهێنان هات وتیان ئەمە بۆ چارەسەری پرۆژەی نیشتەجێبوون و دروستکردنی جوڵە ئەوانێ باش چی دروست بوو لە نەتیجە لەسەر حسابی پرۆژەکانی نیشتەجێبوون چەندین کەس کرانە خاوەنی دەیان ملیۆن دۆلار و سەدان ملیۆن دۆلار دابەشکردنی زەوی بۆ هاوڵاتی و فەرمانبەران ڕاگیرە هەمووی درا بۆ کۆمپانیا باش وتیان کاکە دیوێکی تری کێشەی نیشتەجێب طبعا هیچ دەورینێکی وای نەبووە لە کێشەی نیشتەجێب من پێت دەڵێم ئێستا لە سا 73 کڕیارانی شقەوین لە هەولێر کوردنی دووتیان کاکە ئەمانەوێ ئەم پرۆژانە خوێندنگا دروستکەن بنکەیتەن دروستی دروستکەن ئەوە دروستکەن بۆ ئەوەی بارگرانیە لەسەر حکومەت نێڵنە کێزی نەیکرد دراسەیەکم کردووە لە ساڵ 95 ئەو خزمەت گوزاریانەی کە ئەبووە لە پرۆژەکانی وەبەرهێنانە بۆیان نەکراوە لەوەش گەڕێ یەکەم جار لە موافقەکە هەبوو لە موافقەشان نەما لە بەرامبەر ئەوە لێرە و لەوێ هێز نییە هێز زەویە پرۆژەیەکی نیشتەجێبوونی بدەرێ بەبێ ئەوەی پشتی لێ نەسێنرێ بۆ بەڕینێ حەزب چۆن پارە پێیاکە بەرپرسانی حەزب چۆن پارە پێیاکەن موەسسەسەی حەزب و کۆمپانیای حەزب لە ساڵ 10 تا 27 ئەڕوا 27 مڵک واتە کەڵم لە ساڵ 27 مڵک چییە تۆ ئەگەر 1000 شقە مۆڵەت هەبێ ئەبێ 270 شقیان بەبێ ئەوەی سنتێ بدەن تەسلیمیەکە تسلیمی حزب کەی بەڵێ کردیانە وەسیلێ جاوە چی لەسەر ڕێڕەوی ئاو چ کارە ساتێ نەتیجەکەی چییە بێ طبعا تاو ئەمانە من گەشتومەتە پارە بەرچاوی ڕەشکردوون تۆ ئەم هەموو وحدە سەکەنی و شقە دروسەکەی بەبێەوەی بیر لە کارەبا ئاو خەدەمات ئاوەڕۆکی تەرگیزە لەسەر ئاوی ژێر زەویە بیر لێدە ئەم قسەم هەڵگەرە بۆ هاوین مزانە هەولێر تووشی چه ئەسمەیەکی ئاوە بێ تۆ ئەم هەموو وحدە و شقە دروسەکەی بۆ ئەوەی پارە دەستکەوە بۆ هاونیشتیمانیانی عەرەبمان بەڵام بیر لەوە ناکەیت و ئاو لەکوێ بیر لێدە بە شەرتیەوەی کارەبای 24 ساعتەوە ئاوی بەردەوامیان هەبێت دێنێکردن لە مووسڵەوە دێن لەکوێ ڕێنێکردن خۆش یعنی ئەوە خەتەرە و پرۆژە نیشتەجێبوون بۆ ئاویش ژێر زەوی بۆ کارەبا زەختەکە کێشەی ئاوەڕۆ من یەک نییە ڤیدۆم لایە چۆن بڵاو نەبووەتەوە کە چۆن شقەکان لافاویان تیا هەستاوە قاتی ژێرەوە کە ئەگەری ڕوخانی باڵەخانە هەیە لە ماوە نیشتەجێ بە دوواچوونی بۆ پرۆژەکانی وەبەرهێنان باشە مەترسی گەورەیە لەسەر قەوارەی هەریە کامیان من پێ دەڵێم لە ئێسا لە سا 73 کڕیارانی شقە نزیکەی 73 وحدەی سەکەنی لە هەولێرە عەرەبن ئێستا ئەمە پرۆژێکی سیاسی نییە وەرە بە دوو بە ناویژانە لە هەر لەحظەیەکا بە قانونە لە عێراق لە چی لەوانێ بێ بە پرۆژێکی سیاسی کورسیانەیە لە پەرلەمانی عێراق دوای مادەیەکی ترە داوا بکەن و ڕۆڵیان هەبێ وردە بەرەوە ئەو ڕواداجن دوو گەشەی دانیشتوان لە عێراقا زۆر سەریعە بە تایبەتی لە هینی عەرەبە بە بێچەوانەی کوردەوە یعنی دانیشتوانی عێراق لە ساڵی 1970 تا 12 ملیۆن کەس بوون لە ئێستادا 41 ملیۆن کەسە هەموو ساڵێک 1100 کەس زیادەکە ملیۆنێک و 100,000 کەس زیادەکە عفو نزیکەی تر ملیۆن و 100 ملیۆن و 200 بە تەدریجی زیادەکە پشت بە چییە بەسێ ئەمە هەر نەوت یەک نەوت ئەگەری بەهێزەوەی لە ساڵانی درێژترە خواست لەسەر نەوت کەم بێتەوە وزەی بەدیل بدۆزێتەوە خۆرە چیە بدۆزێتەوە ئێ ئەو کاتە بەهای نەوت دابەزێ گریمان نەوتیش وەکو خۆی بێ
هەموو ساڵە ملیۆنێک و 100,000 کەس ئەمانە دەرفەتی کاریانەوێ، ئەمە خەدەماتی سەحیەوێ، ئەمە خەدەماتی پەروەردەیەوێ، ئەمە ژینگەیەکی لە باریەوێ، ئەمە چ ئێپیاناوێ. نتیجەکەی چیە لێبێ؟ بەرەو ئیرهاب و بەریەکەوتن و کێشەی تایفی دروستە بێ. ئەمە هەریەمیش لەگەڵ خۆیان ڕاماڵێ شکا وەکوتم کە دانیشتوانەکەی دێتێرەوە ئەوانە ئەتوێتەوە تایە. ئەمانە نایانوێت درێژ بیرکەنەوە کە چوارچێوەی هەریەم چۆن ئەپارێزێت، چۆن خەڵکی هەرێم لەم دۆخەی کە عێراق ئەمەی کە باسیەکەم قسەمان لەسەر ئەم دۆخەیە سە بەردەوام بێ، ئاسایەکی سەحریمان نییە چاکسازی بچکە لە عێراقا کێشەی گەورەی ئاو دروست بووە، کێشەی گەورەی کشت و کاڵ دروست بووە، لە کوردستانشە ئاژەڵداری دروست بووە. بەرگە ناکرێ خەڵک ئەمانە بەس بیر لەوەکەنەوە چۆن زۆرترین پارەیان دەستکەوێ، نەک بیرکردنەوەیەکی استراتیژی بۆ پیشەسازیەکی دروستی حکومڕانی. مەوەستەوەی کە لە عەرەب لانێک شوێنە بێتە زۆرینە لە کوردستانە؟ بەڵێ بە تەدریجی بڕۆ ئێستا لە هەندێک مۆڵ پرۆژەکانی نیشتە جێبوو بەوە بۆ قەت گوێ لە کەسە بێ بە کوردی قسە بکە، من باوەڕم بە من نییە، بەڵام خاکی خۆم زۆر خۆشەوێ، زمانی خۆم خۆشەوێ، نامەوێ بتوێتەوە، بەڵام ئەمان پارە بەرچاوی گرتوون، پارە بەرچاوی ڕەش کردوون، بیر لەوەیەکەنەوە چەند مەشروعی تری سەکەنی دروستکەن چەندیان دەسەکەوێ. منیش بیر لەوەیەکەمەوە ئەگەر عێراق تووشی ئەم ئەزمە بێ کە متەوەقعە ئێمە بۆ تایە بچین لەگەڵیانە، ناکرێ حکومڕانیەکی باشتر بێ، ئەمان باکیان بۆ نییە کاکاچیم بۆ ئەوەی پارەیان دەستکەوێ ئەوە تا هەر خەتچی دەواجین و پرۆژەی پەلەوەری ناخۆێ لە ناویە بن مریشکی بەستوو بە قاچاق بەبێ گومرگ لەکوێ لە برایم خەلیل لە باشماخ بڵاو کردەوە بێنە دەواجین کەیفی خۆتە بڕۆ دراسەیەکمان شەرگران بوو بەڵێ خۆچەی کەیسە کاکە بۆ گرانە بێ مریشکی زیندووەکە کابرای دەواجن ئەڵێ من تەواو جووتکە ناکەمە ناو دەواجنەکەمەوە کە بۆ لەبەرەوەی کە جووتکە ناکە وردە مریشکی زیندووکەمە بێ کە مریشکی زیندووکەم بوو ئەوی گرانە ئێ باش لە سەرەتای 2000ەکانە نزیکەی 6 ملیۆن ئاژەڵ لە کوردستانە هەبوو ئەبووە ئێستا ئەم 6 بووایە ئێستا بووە نیوە زۆر کەمی کردو ئاژەڵداریشکەم لەبەرە برادران حەزیان لێ ئاژەڵ لە دەرەوە بێت ئێستاش دێت بەڵێ لە هەموو شوێنێکەوە بە تەیارە بە باشماغ بە برایم خەت بە هەمووشە بە خوێڕسکە لە هەموو شوێنێکەوە دێت بە فڕۆکەش دێن بەڵێ بڕۆ بەیانی بە دوواداچوونکەن دانەوێڵە کەمەکە ئێستا بەنیازن بەهۆی گرانبوونی سەماد و نەبوونی ئاسانکاری لە حکوومەتە زۆربەی ئەوانەی زەویزاریان هەیە دانەوێڵە ناچێنن تۆرە ئاژەڵداری کەمەکەیتەوە کشت و کاڵ کەمەکەیتەوە دانەوێڵە کەمەکەیتەوە باشە داتوانی مەعمەل دانێ کاکە با یەک کەسم بۆ بێنێ بڵێ مامەڵەی دانانی مەعمەلێکم کرد لە 8 مانگا تەواوم کرد 8 مانگ تەواو نابێ بە ساڵ با یەکێکم بۆ بێنێ بڵێ تەواوم کرد بێ ئەوەنە ڕۆتینی و بۆ دروستەکەن ئەوەنە عەرقەلە ئێ باشە تۆ پیشەسازیەکە ئێمە دەرفەتێکی زێڕینمان لەدەست بوو لە دەستیاندا ئەمان توانی هەریەمی کوردستان عێراق 40 ملیۆن 41 ملیۆن ئێستا هیچی تیانە بوو هەرچی سەناعی عێراق لە هەریەمی کوردستانەوە بێت ویان لێکردین ئەوەش یە نیوەی کۆچکا بۆ بەخا ئێستا لێەوە وردە خەریکە دەیانوێ پرۆژەی پیشسازی وەرە بە ئاسایی مەعمۆڵەتی بینێزەی و بۆ تەرخانکەین قەرزێ بینیە چی بکەین پڕۆ لایمان داوای مەحمەلێ بکات شێت دەکەن ئەوە نەت ئەم لا ئەو لا ئەو لا ناخیرا وازی لێنی ماندوو تەکەن سوپاس دەکەم ناوبڕێکم دەگەڕێم وڵات لەسەر مەسلەی باز قسە دەکەین کە بەڕێز بلوتەداتگە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوە نەمەیجیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێک تر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاگالی بینە سەر مەوزوعی باج و ڕسومات کە بەتابەتی لەو ماوەدا لەسەر خۆڵ و خاشاک پارێکی زۆرات بۆ ئێستا غەرامەی ئەلکترۆنی شاتووە. ئەگەر باسی کەمێک باسی بازمام و کەی دوایش وزان ئەم کەیسەت بدۆتە دادگە هیچ چ دەکرێت؟ بەڵێ ئێمە چیمان هەیە؟ 5 جۆر باجی سەرەکیمان هەیە، نزیکەی 400 جۆر ڕسومات، واتە پارە بدرێت لە بەرامبەر خزمەت گوزاریەکە. ئاڵاتی چەند باج و ڕسومەت چەند ڕێگە؟ نزیکەی 5 جۆر باجمان هەیە لەگەڵ نزیکەی 400 جۆر ڕسومات. هەندێک خەڵک باج و ڕسومات تێکەڵەکە. مثلا عقار بۆ نمونەوە باجی عقارمان هەیە، باجی دەخلمان هەیە، باجی کۆمپانیەکان و گەورە باشدەرانمان هەیە. ڕسومات جیازە، پارەی کارەبا ڕسوماتە، پارەی ئاو ڕسوماتە، پارەی تابلۆی بازرگانی ڕسوماتە، مامەڵەی مرور و ڕۆژە، ئەمانە ڕسوماتی پێوتێ. مامەڵەی نوێکردنەوەی کۆمپانیەکەکەی مامەڵەی ئیشە لە دایرەیەکەکەی پولێک، ئەمە پێوتێ ڕسومات. بەڵێ ڕسومات زۆر زیاتی کردووە لەسەر خەڵک. وە خراپتر لە زیادکردنیش ئەوەیە بۆ ئاراستەیە وەن بیدەن بە کۆمپانیا. خراپتر لە بەش ئەوەیە سزا ئەدەن بە کۆمپانیا. لە هیچکەی دنیا سزا نادرێتە کەرتی تایبەت. سزای چۆن؟ بەڵێ ئێستا ئەوەی کە کردویانە لە سلێمانی بۆ نمونە تۆ تەنەکەی خۆڵت دانەوە لە بری حکومەت پێت بڵێ کاکە وەرە تەنەکەی خۆڵ داینێگەڕاست کۆمپانیا دێ سزاددا 100,200 حکومەتە چەندێکە ئەیشی کاکە سزا نادرێ بە کەرتی تایبەت. سزا نادرێ بە کەرتی تایبەت و ئەمە هەڵەیەکی گەورەی کە لە ماوەی ڕابردووا کراوە. بۆ نمونە دوکانێک کە هینێکەکە زیادە ڕەویەکی کردووە، زیادە ڕەویەکی کردووە لە بری ئەوەی کە حکومەت بێ سزایدا کۆمپانیایەکی کەرتی تایبەت دێزە. بۆ نمونە فرێدانی خۆڵ و خاشاک و بەکارنێنانی کیسەی نایلۆن کۆمپانیا دێ 50,000 غرامە. ئەم ڕۆژانە مامۆسایەت و کاکە و کۆمپانیاتە 500,000 غرامەی داوم لە بری پارەی خاشاک. کۆمپانیا نادێ بە کەرتی تایبەت. دانانی حاوێی خۆڵ بەبێ 75,000 لەلایەن کۆمپانیاوە، دانانی کەرەستەی زیادە 250,000، بە فیڕۆدانی ئاو 100,000. باشە کۆمپانیەک دێ ئەڵێ ماڵێەوە ئاوی بە فیڕۆدا، تۆ شەڵی بە فیڕۆت نەدا، ئەڵێ 100,000 غرامە، تۆ چۆن نەزانێ کاکە من ئەوم بە فیڕۆدان. ئێ باشە بێ بچینە محکەمە، خۆ محکەمە لیژنە نارە سەیری ماڵەکە بکات دوای 6 مانگ، وانە؟ بۆیە ئەڵێم کۆمپانیاش هەمیشە بۆ ئاراستەیە ئەیبا زۆرترین پارە کۆکاتەوە. بۆ نمونەڵێ بەکارێنانی شۆستە و شەقام لەلایەن شوێنە بازرگانیەکانەوە 500,000 غرامە، کۆمپانیا وەریک دیاریکە. باشەی وەزارەتی شارەوانی 42,000 مۆزەفەیە ئیشی چییە؟ با بە خاشاک ناتوانانی کۆکەیتەوە، ئەی ناتوانانی پارەی خاشاک کەش کۆکەیتەوە؟ کۆی ناکات داوا بە کۆمپانیا. باشە معقولە نەتوانی بڵێ کاکە تۆ سەرپێچی کردووە تۆ نەکردووە، کۆمپانیا بۆ کۆمپانیا بە 20 کەسەوە توانێ، ئەی بۆ حکومەت بە 42,000 فەرمانبەری شارەوانیوە نەتوانێت. تێگەی هەموو شتێ بۆ نمونەڵێ دروستکردنی جەبەلۆن، تۆ لە شوێنێکا جەمەلۆنێک بە نایاسایی دروست کردو، کۆمپانیا دێڵە 500,000 غرام. ئەوە باسی کامێتی ڕۆیەکەم چەندین جا کردو و کەس گوێی لێ نەگرتم، کەس پشتگوایی نەکرد تا چووە بواری جێبەجێکردنەوە. بەڵام خەڵکی پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە دەستان داغ بوو 6 مانگی تر ئەو کاتەزانن باجی چیەدە. ئێستا با کەس لە بری ئەوەی پشتیوانی کرێم هەموو کەسەوی تۆ بێتاقەت نەبووی با بچی هەر قسەیەکە ئەی خۆ سوپان پێ بەس کەمپینیە بکرایە 4 ڕێکخراوی NGO کەمپینیە میدیاکان هەرکێو لە سۆشیال میدیای خۆی و فشارێکمان بکردای ڕامان نەکرد. ئەنی ئەو کۆمپانیا داخیان دەکات
ئەی بینی چی لێتێت ئێ باش ئەرە کاکە تۆڕ قسەیەکە هیچی دیارنی ئەی چی بکەم ینی سوپام هەیە هێزم هەیە من ئەوم لەسرە بە پەرلەمان پێڕەوی پەرلەمانی بیچ بڵێم ئەوم لەسرە بیدەمە داواکاری گشتی بڵێم ناقانونیە ئەو لەسەر لە ئەلام باسی کەم خۆم سێ وەسیلەم بەس دەسەوەیە من هیچیان هێزی چەکداری تیان نیە هیچیان شتی تیان نیە ئەی دەباشە دەبڕۆ بێزار بە لە من کە هەموو مانگێ ئینێکت بۆ بێتەوە باش ئەی لەسەر ئەو غەرامە ئەلکترۆنیت چیە ئەوەی تازە هاتووە ئەمە چییە؟ طبعا نایاساییە ڕسوماتیش نایاساییە بە دەستوری عێراق باج و ڕسومات ئەبێ بە قانون بکرێ و بە قانون وەرگیرێ ئەمە ڕسمێکی تازایان ئەمڕۆ تەزبیت کردووە من ئەزانم ئەبێ ڕێوشوێنی تەندروست وەربگیرێ بۆ بەناوکردنی سیارە چکە کێشا بووە لە ڕابردووە ئەم خاوەنی دیارنەوە ئەو مردووە ئەو دێ و ئەو فرت و فێڵی تایە بەڵام ئایا ئەکرێ کۆمپانیایەک ئەمڕۆ دانیشتووە لەوێ بەرنەیەکە و بەردەمەکەی بۆ ئەوەی ئەیفۆڕە بفرۆشێ بە $100 ئەکرێ ئەیفۆڕێکی ئەلکترۆنی ئەیفۆڕێکە پڕێکاتەوە تۆ بەستێک بۆ بەناوکردنی سیارە ئەمڕۆ لە هەندێشۆن $100 بۆ لە هەندێشۆن $100 بوو جگەلەوەی 25,000 لە مرور لێ سێنێ پارەی بەناوکردنیش لێوەرەگیرێ دوای ئەوە پارەی ڕێگاوبانیش لەرگێ پارەی ژینگەشی لێورێ کە دینارێکی بۆ ڕێگاوبان و ژینگە سەرف نەکراوە تایسە دینارێکی ئێ باشە کێشەی ئەمە لەم $100 لەم 100,000 بۆ کۆمپانیا بێ بۆ $100 بۆ 5,000 نەبێ دوو ئێخۆ کابرا پارەی معرەزانەشەدا ئێستا من لە معرەزێک من و تۆ لە معرەزێ سیارە بە منە دێت فرۆشیوانی ها $100 لە من و $100 لە تۆ یا $50 لە من و 50 ئەوەشە دەی ئەو معرەزێ دوای ئەبێ بیت ئەمە ئەلکترۆنیەکەش بدەی $100 100,000 چەندێکە دوای 25,000 تریش بدەی هەر بۆ پەسەندکردنی ئەلکترۆنیەکە دوای پارەی بەناوکردنیش بدەی پارەی ژینگە و ڕێگاوبانیش بی باشە ئەوەی بۆ دەوڵەتە گریمان بۆ دەوڵەتە و کە غەڵەتە ئەگەر بۆ ڕێگاوبان سەرفیان کردای خەڵک لە دڵیانەیە بۆیتەوە پارەمدا بۆ ڕێگاوبان ئەوە نەتیجەکەی و جادەیە بینم لە دنیا هەیە خۆ لە دنیا هەیە بەڵام ئەمەیە هیچ نابین دوو بۆ $100,000 بۆ کۆمپانیایان بۆ $100 بۆ کۆمپانیا لە ڕۆژێکە نزیکەی 1000 ئۆتۆمبیل بەناوەکرێت لە سەرتاسەری کوردستانە 1000 ئۆتۆمبیل کە ڕەتی $100 بکە $100,000 هەموو ڕۆژ هەموو ڕۆژێ دەدەفت واکە وا حسێبی کە کاکە حسێبی کە باش بۆ کۆمپانیا بێمە بەڵام ڕکنەوەی وزارەت بەڕێوەبەراتی گشتیات چۆ بدڵ لەژێر کۆنتڕۆڵی کاکە کێشەم کۆنتڕۆڵ نییە ئەم $100,000 زۆرە ئەم $100 زۆرە ئیسەوە لامانە و تۆشم ڕۆبینتە جگە لە ئەیفۆڕە هیچی تر بوو هیچ من یەک دوو کۆمپانیانم بینی ناموامزای هینە چی وت بۆ قەرەباڵخێ چییە خەڵکەمووی خۆی ئێمەش خەتای ئێمەشی تایە خەتای خەڵکیشی تایە من دایمە ئەڵێم ئەگەر ئینسان خۆی پشتدانەوێنێ کەس ناتوانێت سواری پشتی بێ سەردانەوێنە کەس سواری سەرێ نابێ باشە سواری سەری خەڵک بوو باشە سەریکە با دەڕۆژ وەکو مووقیف دژی ئەمە من لەگەڵ ڕێخستنەوە لەگەڵ شتێکی تەندروستم کە دزی و گەندەڵی و یا فێڵ و ئەوانە نەمێنێ لە بەناوکردن و تاوان و جەریمە ئەوانە بەڵام ئەم بڕەپارە زۆر جۆرە کاکە بۆ ئەیفۆڕێ $100 $100,000 لە بری ئەمە دەڕۆژ خەڵک وەکو مووقیف کەسمان ناچین سیارە بەناوکەین چییە بێ ینی چییە بێ بەس ئەمڕۆ خەڵک بەڕیز وەسا بوو بۆی $100 تەسلیم بکە باشە بەسەر دەڵێن نایاسەی شێکاک چۆمان محەممەد یاسێکە نووسیوێتی دەڵێ ئەمە پێچەوانەی بەڵێ پێچوانەی یاسەی هاتوچۆیە پێچوانەی دەستوری عێراقیشە هەنی لە بەردەم دادگاشە بەیاخی یاسایی نییە ئەو من ئەمڕۆ خۆم داومە بە داواکاری گشتی خۆم داوم بە داواکاری گشتی ئەو عەقدە ئەلکترۆنیەکە داوا بە داواکاری گشتی بەڵێ ڕسوم ئەمە دووشتە ڕسومە ڕسوماتەوانە خۆ $100,000 بە بەلاش نییە $100 ڕسمێکە ڕسم بە دەستوری عێراق بێ بە قانون بێ لە هیچ کوێ قانونە ئاماژە بەم ڕسمە نەکراوە ینی ئێستا بە بڕیار و بە فەرمان ڕسم دیاری ناکرێت بە یاسا بێ دەستوری عێراق بە دەقیقی مادەکەت بۆ بخوێنمەوە باشە ینی تایبەتە بە باج و ڕسومەتە دووکیان بەڵێ بەس بۆ شەر دستوری عێراق زۆر بەجددی لە مادەی 28 باش لا تفرض الضرائب والرسوم ولا تعدل ولا تجبي ولا يعفي منها إلا بقانون بقانون أدري بقانون أشسبيان بقانون لخوشبوني بوكري بقانون ورقي أما يجي قانونية ولا دستور شازور بروني هاتوا الله يبيع عدالتي تيابي واعتتوا ناكري بو إيشيكي بچوك باجو رسميكي قورة ورقري بەڵام لە بۆری نەوتوەری نەگری
بەس کۆمپانیای کار هەموو ڕۆژە $1 ملیۆن کرێی بۆری وەرگرتووە لەم ساڵە لە 6 مانگ یەکەمی ئەم ساڵە ڕۆژانە هەموو ڕۆژێ $1 ملیۆن $181 ملیۆن وەرگرتووە بۆ 6 مانگ حسێبی کە ڕۆژی ملیۆنێک و شتێکی کە ملیۆنێکەکە باج نەدا ئەی کۆمپانیا گەورەکان بەس هەموو کۆمپانیا گەورەکان هیچ ئەنتەرنێت کەمترین باج بدە باشە هەمووڵێ کرێکی ئەنتەرنێتە ئەو بۆری نەوت شەریکەینەوە پاڵاوگەینەوە معاملە گەورەکان بەشی ئەمە بە قانونیەکەن بەڵام بە قانونێکی زۆر ناڕەوە بەشێکی ئەوەی ئەنتەرنێتەکە قانونیش نییە کە بێ بەپێی نسبەی مشارەکە و ڕێژەی قازانجی وانە قانون بۆ تعدیل ناکرێنەوە ناڵن یاسایەوە بەرهێنان تا مەسەن کۆمپانیا هەیە $200 ملیۆن لە سەکەنا دەستکەوتووە زەویەکی بە بەلاش پێدراوە بەبێ ئەوەی دینار سەرفکا پارەی لە خەڵک وەرگرتووە شوقەی پێ دروستکە و بیکەین $200 ملیۆن دەستکەوتووە باجی نەداوە بەس کابرا ئیژی هەیە یانیەتی ڕۆژانە بەس وەرە بێ باجی لێ بسێنرێ بەقا مەخزن 5 دەفتەری تێچە 25 دەفتەرەکە 100 مەخزن دروستکە 120 دەفتەری قازانج ئەگەر وە بەرهێنان بێ وەڵامە یاسای وە بەرهێنان ناشێڵ یاساکە بەرز دۆسێک بڵاو کردبووەنی بازەکە بەس بۆ خەڵکاژارەکە وتت چوونە کۆمپانیایەک دەستگیریان کردبوون فەرمانبەری باج دەست بەسەریان کردبوون بەڵێ و تەفاسیلەکەم بڵاو کردەوە کاتە باشە بینی سەر بەس ئەوەی کە تۆ بردوتە دادگا هەر هەمووی کۆی باز و ڕسوماتیان لەسەر عەقدە ئەلکترۆنیکەی عەقدە ئەلکترۆنیکەوە هەمووی تری ڕسومات لە ماوە زۆر زیادی کردووە لەسەر خەڵک وە پێدانی بە کەرتی تایبەت و چکە کەرتی تایبەت کۆنتترۆل ناکە کەرتی تایبەت سروشتی وای بە دوای ڕبحاگەڕێ سزا بدە لە خەڵکی تایبەت بۆ ئاراستەی ڕوان ڕبح سیاتکە بۆ نمونە لە سا 20ەکەی خۆی بێ ئەگەر ڕبحی کۆمپانیا بۆی زیادکە بێ سزا زیاتر سەپێرە بەسەر خەڵکە باشە لەسەر دەرمانی سلێمان ژوزان بەداچونت کردبوو هۆکارەکەی چی بوو ئێستا دەرمان نامێنێ یاخود ئەو ڕێژەی لە سا دووە هەفتانەکە پارەی کۆمپانیەکانە درێ بەڵێ زۆر کەمە وای لاتێ کۆمپانیەکان یا دەرمان نافرۆشن بە لەوانە بە پارەی دووقات و سێقاتە بێ بیفرۆشن ئەمە وای کردووە حکوومەت بەڕێوەبەرای تەندروستی متمانەی نەماوە حکوومەت خۆشی نایە دایرێکت دەرمان بکرێ لە نەتیجا خەڵکە بێتە قوربانی ئەگەر بە دووقات و سێقاتش بیکردن خۆ پارەکەی وها پێشتر ئەبێ لە داهاتی سلێمانی بێ لە داهاتی سلێمانی دەڵێن پارە نییە کەواتە هەمان کێشە دروست بێت باشە لەسەر مەسەلەی زیادبوونی پارەی مۆلیدە سەرۆکلیژنەی سامانە سروشتەکانیشی جەنابەت لە سلێمانی 13500 تۆ لە هەولێر نزیکی 15000 وەزارەتی کارەباش ڕوونکردنەوەیکی بڵاو کردوتە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کارەبا لە 13 کاتژمێرەوە تێگرا بۆتە 16 کاتژمێر لە 122 بڵین پێدانی کارەبا زیادی کردووە پێوەری زیرێک لە 80 بەستراوە ئەگەر بەرهەم زیادی کردووە و پارە زۆری مولدە چییە؟ سەریکە تێکرای بەرهەم زیادی کردووە ئەم تێکرای ساڵەکە وەرەگرێ و 16 ساعتە بەهار کارەبا باشە لەبەرەوەی خواستکە مەلەسە کارە پاییز باشە لەو فترە زەما بەڵام ئێستا 9 ساعت 8 ساعت و بگرە کەمتر ئەمە تەسیراتێکی کردووە لە سا 20 بەشداربووش زیای کردووە بسوێکی بەشداربووانیش زیادی کردووە و تا ئێستا پێوەری زیرەک نەتیجای خیلی دەرنەکەوت باش بەس ئێستا کارەبای نیشتیمانی زۆر کەم نییە هەر لە کاتژمێرێک ناوێت فریا ناکەین کاتەکەی چونکە من پێشتر تەفسیلێکم بڵاو کردەوە مەعاملە گەورەکان چەنە بن ئەگەر ڕێکرێتەوە چەنە بە شوێنی کارەبا بەردەوامەکان چین ڕێکرێتەوە بە عەدالەت چەند ئەبا یعنی دوو ئەگەر داهاتی کارەبا بۆ کارەبا خەرج کرایەتەوە 100% کاریگەریەکی زۆر باشی بوو لەسەر داهاتی ینی بۆ کارەبا سەرف ناکرێتەوە 100% نییە ئەی پێوەری زیرەکی ڕۆڵی هەبوو لە زیادکردنی کاتەکانی کار خۆی بەپێی قسەگی وەزارەتی کارەبا نەقسەی من ئەیان ئەگەر پێوەری زیرەک نەبێت زۆر خراپترە بێت لە ئێستا ئێمە کە کۆبووینەوە لەگەڵ چونکە من مهندسی کارەبانی ینی ناشمێ بچمەوە هەر بەنسبەت وەزیری سامانە سروشتەکان پێشتر بازەوە کرابوو نیگەرانە هەندێکیان وتیان نەخۆشە وەکو لیژنەکەی هیچ پەیوەندێکتان هەبووە دوای ئەوە یەک جار کۆبوونەوەمان کردووە لەگەڵ یا دوای هیچ پەیوەندێکمان ئەی بەڵێنی هەرزانکردنی بنزین و نەوتی سپێکە شەر لە دەسڵاتیەوانیە لە سەڵاتیەوانیە بەس وەزیرەکان ئێستا بخۆیان بێ لە سەڵاتن چکە باز لەوە دەکرێت و دروستە ئەوەندەی کە زانیاری تێ بڵێن لە ڕێگەی دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە ئەمە بۆ سەرۆکی دیوانەوە مامەڵیان لەگەڵا بکەن وەڵای جا ئەوە وردەکاریە بێ وەزیرەکان خۆی بزانانی ینی سەرۆکی حکوومەت خۆی مامەڵە لەگەڵ وەزیرەکان ئەگە من چوزانم بەڵام ئەوەیە زانم زۆربەی کتابەکان کە وەزیرەکان بەرزەکەنەوە لە بەنووسراوی ڕەسمی بۆ دیوانی ئەنجومەن بەرزەکرێتەوە ینی ڕاستەخۆ ناچێت بۆ سەرۆکی حکوومەت ئەوەی من بەڵام ئەوەی من بینیومە من چەند کتاب بینیوە وایە ینی
و کتابەکانی دیوانیش ئەنووسێ ئاماژە بە بڕیاری سەرۆکی حکوومەت و وە کتابی ئەمە چی دەخوێنرێتەوە؟ وەڵهای من وەکو پێم وتی من باوەڕم هەنیە حکوومەتێکی یەکگرتووە هەبێ ینی لە سەردا زۆر باسم کرد چ جای ئەوەی وەزی کورە وەجی کە پارە و خەرجی لە دەست دوو ئیدارا بوو کە سوپا و هێز لەگەڵ دوو ئیدارا بوو وەزیرێک کتابێکی بەڕێوەبەرایەتی گەرمیان بەرزکاتەوە بۆ پاهاتوچۆ بۆ دیوانی بەرزکاتەوە یا بۆ سەرۆکی حکوومەتی بەرزکاتەوە خەرجەکەی پارا بێ لە سلێمانی بکرێ و نەبێ بکرێ بۆ کتابەکە چییە بۆ وەزارەتەکە خۆی چییە ئەوە شتی زۆر بچووکە لە چاو وێنە گەورەکەی کە من باسیەکە باش بە دو پرسیارم سەبارەت بە پەرلەمانیش داتایەکی بڵاو کردووە ئاماری کار و چارەك دەڵێ بیزیاسیان دەرکردووە 12 بڕیار 3000 پرسیاریان کردووە تقریبا 499 وەڵام نەدراوەتەوە کار و چالاکی باشە پەرلەمانە خولە لە ڕووی ڕقابیەوە پەرلەمان زۆر لاوازە ماوەیەکی زۆرەهی بە قەراری حکوومەت یا بەقای وەزیرەکان نایەن بۆ دانیشتنی پەرلەمان بۆ گفت و گۆشت نەک بۆ پرساندن ئێمە جوتی خۆمانەکەینەوەی لە سەرتەیانی باش لە دین هەروایە لە بەر ئەوەی لە سەرتەیکەی نەتیجە لای تۆ نیە نابیتە عەبدی نەتیجە بەڵام من ئەم خولەی پەرلەمان زۆر بە ناچالاکە بینم باشە بەزۆکو ژیانی خۆت هەڵبژانی پەرلەمان نزیک بۆتەوە ناکرێت دوا دەخرێ ڕەنگە خەڵک بڵێن کاگعالی دوایەوە چی دەکە لە گۆڕان ماوە یاخو ژیانی سیاسی حزب دروست دەکات لای خوایە هەڵبژاردن ناکرێت بەڵام بۆ ئەو کاتێک کە درێژێکەنەوە ئێمە هەڵوێستمان چێ بێ لەو کاتە ئەوە زانیاریە ناکرێت کێ دەیەوێت نەکرێت یەکێتی و پارتی نایکەن باشە وەڕێژ نەر لەسەر کۆمسیۆن ڕێەکەون نە لەسەر پێکاتێک کۆمسیۆن ڕێەکەون نە لەسەر قانونی انتخابات ڕێەکەون نە لەسەر بازنەکانی انتخابات ڕێەکەون بەڵام کەسیان بەڕاستی ئەمە ناڵێ ئەمەڵێ خەتای ئەوە لە خەتای ئەوە خەتای باش ئەگەر هەڵبژاردنەکەکرا خۆتکانی دەکەیەوە وڵا جارێ بزانین خۆ من باوەڕم بەوەیە شخصی خۆم بۆ ئەوەی ئەم دۆخە تێپەڕێنە دێ منی تیا بمیاتیان نەبم ئەبێت جەبهەیە دروست بێ بەرەیە دروست بێ لە خەڵکی جددی خەڵکی عەقڵانی خەڵکی پشوو درێژ و بە وردەکاری و بەبێ شەڕەجنێ و بەبێ فەوزا بە وردەکاری و ئیش لەسەر زوڵم و ستەمکاری ئەمانە بکە ئەگەر کاریگەری هەبێ ئەمە کاریگەریە بێ یعنی من باوەڕم وایە ئەگەر ئیش کەمیانەی کەم کاندید بمیانە بە هەموو قوتم کار بۆم جەبهەیە لە چوارچەوەی گۆڕاندەماوی کۆنفرانس دەکرێت بە کورتی من زووتومە ساڵێک و حەومانگە هیچ ڕەبتێکم بە هیچ ڕەبتێکی ئۆرگانی و قەراراتی سیاسیوانی کەسێکی سەر بەخۆی من دەسم گرتووە بۆ بەرنامەیەوە کە کاکنشوان لە 2009 گۆڕانی لەسەر دروست کرد سپاس بۆ دەبوون سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان بەسۆڵ